پارێزگای هەڵەبجە بەناوچەیەکی کشتتوکاڵی و گەشتیاری بەناوبانگە و زەوی کشتتوکاڵەکانی ئەم پارێزگایە بەشێکە لە زەوی بەرفراوانی شارەزور کە بە پیترین دەشتە لە کوردستانە و ئەم پارێزگایە لە ڕووی کشتتوکاڵیوە لەم ساڵانەی دوایە گەشەکردنێکی زۆر بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە تایبەت لە ڕووی بنیادنانی پرۆژە کشتتوکاڵەکان لە بواری گاوداری و پەلەوەری و ئەوانە ینی گەشەیەکی زۆر باش و نەوعی بەخۆیەوە دیوە کە ئێستا ژمارەیەکی زۆر باش پرۆژەی کشتتوکاڵی تێدا بنیاد نراوە و لە ڕووی پەلەوەریوە ئەم پارێزگایە زیاد لە پێویستی بڵێن پێداویستەکانی پارێزگاکە دابینەکە کە توانای هۆڵە پەلەوەریەکانی زیاتر لە 400,000 مریش کە بڵێن و هەروەها لە ڕووی پرۆژە گاوداریەکانیەوە ئێستا نزیکەی 6 پرۆژەی گاوداری مۆڵەتی پێدراوە کە هەندێکیان تەواو بوون و هەندێکشان لە بنیادنان و هەندێکشان لە کاری بڵێن ڕێکارەکانی مۆڵەت وەرگرتنان کە لە ئایندە توانایان هەیە کە 6,000 مانگای شیر بڵێن ئیدارە بن و هەروەها لە ڕووی پرۆژەی هێلکەوە لەم پارێزگایە پرۆژەیەکی گەورەی بەرهەمێنانی هێلکە بنیادەنرێ کە توانای هەیە لە قۆناغی یەکەمە 600,000 هێلکە ڕۆژانە بەرهەم بێنێ و لە قۆناغی دووهەمی پرۆژەکە 1,500,000 هێلکە ڕۆژانە بەرهەم بێنێ. بەڕاستی هەڵەبجە لە ڕووی کشتتوکاڵیەوە دەتوانین بڵێن خاوەنی زەوێکی بەپیتە و ئاوێکی زۆر زۆر بێشمارە. لە دوای ئۆساکا لە یابان ڤەرجینیا لە ئەمریکا شارە زۆر سێم زەویە بە پێی پرانسیپە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوی فاو کە دیاری کردووە زەوێکی بەپیتما و بەرەکەتمان هەیە. بەڵام لەناو ئەم زەوی بەپیت و بەرەکەتا ئێمە چەند بەرهەمێکمان هەیە کە زۆر گرنگن. یەکێ لەو بەرهەمە گرنگانەی کە لە هەڵەبجەدا لە هیچ شارێکی کەدا نییە دووشتە. یەکەمیان هەناری هەڵەبجەیە، دووەم تەماتەی هەڵەبجە و شارە زورە. ئێمە ئەم بابەتە ئەگەر بمانەوێ بیکەین بە بابەتێکی ئابووری و کەرتی کشتتوکاڵی پێ بەهێز بکەین پێویستیمان بە پشتگیری حکوومەت هەیە. بۆ نمونە ئێمە لە هەڵەبجە ساڵانە لە بینی 35,000 تەن بۆ 40,000 تەن هەنار لە هەڵەبجەدا سەوز دەبێت و دێتە بەرهەموو دەکەوێتە بازاڕەکان، یعنی 35 ملیۆن کیلۆ تا 40 ملیۆن کیلۆ. ئەمە زۆربەی دەچێتە بازارەکانی خواری و عێراق و بەغدا و بەسرە و تەنانەت وەک کەرکووک و هەولێر و سلێمانیش بێبەش نابێت لەم بابەتە. ئەمە بەرهەمێکی زۆر ئەگەر تۆ حسێبیکەی بە پارەی ئەگەر ئەو 40 ملیۆن کیلۆ هەر کیلۆشی $2 بکات 80 ملیۆن دلار ساڵانە بەرهەمی هەنار لە شاری هەڵەبجەدا یێتە ئینتاج. بەڵام بۆ ئەمە ئێمە پرۆژەیەکمان هەیە لەبەرەوەی وەختی خۆی جەنابی مام جەلال هەمیشە ئێتیمامی بە کەرتی کشتتوکاڵ دەدا و کوردستانێکی سەوز و کشتتوکاڵ ئەبێ پێش بخەین و هەمیشە یەکێک بۆ لە خواست و ئاواتەکانی ئێمەش بۆ لەژێر سەرپەرشتی هەر سکرتارێتی مانیستە ئەمانەیە زیاتر لە 200,000 تا 9 ملیۆن قەڵەمی هەنار و شەڵی هەنار دابشکەین بە هەرێمی کوردستانە بە قەزا و ناحیە و شارەکانە بۆی بتوانین ئەم بەرهەمە کشتتوکاڵێک و برندێکی لێ بکەین. چۆن مەسەلەن لە ئێرانە فستق بەناوبانگە و بووەتە مۆتنی فستق و لە ئەوڵجار ئەوە نەبوو لە ساڵەکانی 90-80 وانە بوو. وەڵام ئێستا بوو بە گەورەترین بەرهەم لە جیهانە و ساڵانە بودجەیەکی باش نزیکەی $10 ملیار دەتوانن لە بودجەی فستق بگەڕنە بۆ ئێران. ئێمەش دەمانەوێت لە ساڵی 2023 و 24 هەڵەبجە و کوردستان بکەین بە ناوچەیەکی گرنگی هەنار بچێتە ڕیزبەندی ئەو وڵاتانی کە لە کشتتوکاڵەوە فاو احترافمان پێ بکە. ئەمە یەکێکە لە بەرهەمە گرنگەکان کە ئێمە هەوڵی بۆ دێن. لە پاڵ ئەوەشە تەماتەی شارە زور کە زۆر شتێکی گرنگە ئێمە ئیشی زۆرمان تیا کردووە ئەوە تا معمەلی دۆشاوی تەماتەی شارە زور کە وەختی خۆی من لە ڕێکخراوی فاوەرم گرتووە ئێستا بەدەست چەند برادەرێکەوەیە ئیشی تیاکەن و دەتوانین بڵێن جوتیارەکان زۆر بە خۆشحاڵی و تەماتەکەش وەرن. ئێمە بۆ پرۆژەی کە ئێستا بەدەستمانوەیە کە لە ژێر سەرپەرشتی سکرتارێتی جەنابی مام جەلال و جێگری سەرۆکی حکوومەت خۆی لە نزیکەوە ئاگاداریەتی ئەمانەوێت زیاتر لە 1000 باخ لە کوردستان دروست بکەین. ئەم 1000 باخە بۆ ئەوەی ببێتە بەرهەمێکی گەورە هەر تاکو خۆمان سەرپەرشتیەکەین، خۆمان چاڵی بۆڵەکەین، خۆمان درەختەکەشی بە بەلاش بۆ دابینەکەین و سەرپەرشتیەکەین هەتاکو درەختەکە دێتە بەرهەم دوایش بەرهەمەکەی لێ دەکرینەوە. ئەو کاتە ئێمە دەتوانین هەناردەکردنی هەنار و تەماتە بکەین بەسەر چاوەیەکی گرنگ بۆ ئابووری وڵاتەکەمان. ئەو کاتە لە جیاتی ئێمە 40 ملیۆن کیلۆمان هەبێ
500 ملیۆن کیلۆ هەنار یەتە هەرێمی کوردستان سەوزە بێ لە ساڵێکە یەتە بەرهەم ئەو 500 ملیۆن کیلۆ ئەگەر ئێمە 300 ملیۆنیشی بەرینە دەروی وڵات یعنی کیلوشی بین بە 3 یۆرۆ 900 ملیۆن یۆرۆ لە ساڵێکە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم پارێزگایە لە ڕووی دانەوێڵەوە ساڵانە بڕێکی زۆر باش دانەوێڵە بەرهەم ئەهێنێ کە نزیکەی 45,000 تەنە و لە ڕووبەری نزیکەی 65 بۆ 70,000 دووەم زەوی ساڵانە ئەچندرێ بە بەرهەمی دانەوێڵە. هەروەها لە ڕووی باغداریەوە هەڵەبجە لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەم پارێزگایە کە زۆرترین بەرهەمی میوەی هەیە بە تایبەت میوەی هەنار کە ساڵانە نزیکەی بڵێن 30,000 تەن بەرهەمی هەنار ئەچێتە بازاڕەکانی کوردستانەوە کە بەشێکی بە فرێشیە چێتە بازاڕەکان و بەشێکی ئەکرێتە ڕووبە هەنار و بۆ شێوازە ساغەکرێتەوە. هەروەها لە ڕووی باخی گوێزەوە لەم پارێزگایە نزیکەی 90,000 داری گوێزی بەری تێدایە کە ئەوەش ڕووبەرێکی زۆر بەرفراوانە و لەسەر ئاسی هەرێمی کوردستان یەکەم ناوچەیە ئەوەندە باخی گوێزی تێدا بێت. و هەروەها لە هەموو ڕووەکانی تر سێکتەرەکانی بڵێن بەشەکانی تری کشت و کاڵ لەم پارێزگایە بڵێن ئینتاجی زۆر باش ئەکرێت. ئێستا لەم ساڵانەی دواییە بڵێن گەنمەشامی زۆر پەرەی پێ ئەدرێ کە بە تایبەت بۆ بواری بڵێن ئەلەف و ئەوانە کە ساڵ لە دوای ساڵ ئەم ڕووبەرە لە فراوان بووندایە کە وا چاوەڕێ ئەکرێ لە چەند ساڵێکی داهاتووە ئینتاجێکی زۆر بەرزی بڵێن گەنمەشامی لەم سنوورە بەرهەم بهێنرێت. و هەروەها بەرهەمی پەتاتە کە چەند ساڵێکە جوتیارەکان دەستیان داوەتەوە بەرهەمێنانی پەتاتە کە ئێستا تقریباً 2000 دۆنمی تێپەڕاندووە و ئەوێ دەکەین لە ساڵانی ئایندا ئەم ڕژێش بەرز بێتەوە. پارێزگای هەڵەبجە و دەشتی شارەزور دەشتێکی زۆر بەپیت و زۆر بەبەرەکەتەوە ئەتوانم بڵێ من ناوی بێنم وەکو خۆم ناوی بێنم بە سەلەی غیزایی سەلەی خواردنی هەموو کوردستان و بگرە هەموو عێراقیش و ئەتوانین ئێمە لە بواری کشت و کاڵدا وەکو جوتیاران و ئێمە وەکو ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان بەڕاستی ئیشی زۆر گەورە کراوە لەم بوارانەدا و لە بواری کشت و کاڵدا لە بەروبوومی زۆردا ئێمە لەم کێڵگەدا کێڵگەی کوردستان بۆ بەروبوومە ناوازەکان زیاتر لە 16 جۆر گەنمەشامی خۆمانوانەیە کە سوپاس بۆ خوا وەسپاس بۆ توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی توانیوانەیە جۆرێک لەو گەنمەشامیانە بکەن بە ناوی شارەکەمەوە شاری هەڵەبجە و لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سوپاس بۆ خوا دەنگدانەوەیکی زۆری هەبوو و ئێستا لە وڵاتەکانی دەوروبەر و لە سەرتاسەری عێراقدا بە ناوی ئەم کێڵگەوە ئەو گەنمەشامیە دابەش دەکرێت بەسەر جوتیاراندا بە ناوی شاری هەڵەبجەی خۆشەویست. بوو ئەوەی ئێمە بتوانین کشت و کاڵ پیاناسەیەکی جوانی بۆ بکەین بە تایبەتی لە سنووری شارەزورە ئەم زەوی بەپیت و ئەم ئاوە بە بەرەکەتە کە هەیە ئێمە دەتوانین لە بەرهەمی هەنار تەنها ئەوە نەبێبینەرینە دەرەوە یاخود مەسەرن بۆ نمونە باخەکان زیادکەن بەڵام بەرهەمی هەناشتی زۆری تەیە مەسەلەن ڕووبەنار گەورەترین و باشترین بەرهەمە کە دەتوانین ئێمە بۆ وڵاتەکانی دنیای بنێرین. ئێمە بەتەماین ئەم ساڵ کە مانگی 11 گەورەترین عقدمان کردو لەگەڵ چەند وڵاتێکە کە ڕووبەناری بە شێوەیەکی پاکێجین و بە شوەیەکی لێبڵی بنێرینە دەرەوەی وڵات. دوای ئەوە ئێمە تۆکڵی هەنار ئەمانەیە بیکەین بە زێڕێکی ڕەش و وەکو چایی دیپتۆن بەکاربێنین بۆ وڵاتە پێشکەوتەکانی دنیا بۆچی ئەوان چن چایی سێ و پرتەقاڵ و مۆز بۆ ئێمە ئەنێن با ئێمە بتوانین لە تۆکڵی هەنار چایەک دروستکەن ئەو کاتە بۆ نەخۆشیەکانی مەعیدە و ڕیخۆڵە و بۆ هەموو نەخۆشیەکانیش باشە. ئێمە بەرهەمی هەنارمان زۆر شتێکی گرنگە شتێکی خوداوەندیە کە لە هەڵەبجەدا سەوز بووە لەگەڵ تەماتەی شارەزوردا لەگەڵ تەماتەی پێنجێنە دەتوانین بەم سێ بەرهەمە ئەم بران بکەین بە براند و دنیای پێ بناسیێنین چونکە بۆچی وڵاتە پێشکەوتەکانی چەند وڵاتی خاوەنی هەنارەکو مسر وەکو تورکیا وەکو هندستان بەڵام لە وڵاتانە بە دەرمان پێخەوێکن دەرمانی دێن و حەجمی جاریەکەن و دەنکی جاریەکەن بەڵام ئێمە خۆڕستکە ئەو هەنارەی ئێمە دەقات لەو هەناری ئەوان چونکە خالیە من المبیدات والأسمی دەرکیمیاوی ئەمە شتێکە لە سیاسەتی وڵاتە عەرەبیەکانە ئەگەر شتێک نەیچڕەڵ بێت و ئۆرگانیک بێت گرانتر و بە بەهاترە لەبەرەوەی ئەمە زۆر گەشتبینین کە بتوانین کشت و کاڵ مقابلی نەوت بوەستێ ئەگەر واژ نەبێت لە ماوەی 4 ساڵی ئایندەدا ئەم ئیشە بکرێت. گەورەترین کێشەی ئێمە بە بازارکردنی بەروومەکانمانە بەروومێکی زۆرمان هەیە کە ئێمە داتای ئەم کێڵگەی ئێمە و چەندەها کێڵگە هەیە کە لە ئێمەش گەورەترەوە زیاتر بەروومی هەیە لە ئێمە ناڵین تەنها ئێمە داتای ئەم کێڵگەی ئێمە ڕۆژانە
لە بینی 5 تن بۆ 15 تن بەروبوومی تەڕەکاڵمان هەبووە بۆ پارساڵ لەگەڵ ئەوەشدا کە ئەم بەروبوومە زۆرە لە پارێزگای هەڵەبجە هەیە بەڕاستی ئێمە ترس و دڵڕاوکیەکی زۆر لە لای جوتیاران هەیە بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانمان بەڕووی شارەکانی عێراقدا. ئێمە لە مینبەرەی جەنابتانەوە داوا لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و داوا لە هەموو ئەو کەسە دڵسۆزانەی کە لە بواری کشتتوکاڵدا ئیش دەکەن کە بتوانن ئێمە هەر تەنها بەروبوومان نەبێ بتوانین چۆن ساختکردنەوەی بەروبوومەکانمان بکەین بەڕووی شارەکانی عێراق و بگرە بەڕووی وڵاتانی دەرەوەی کوردستاندا چونکە بەڕاستی ئێمە بەروبوومێکی فول کوارەتیمان هەیە و بەروبوومێکی ئۆرگانی تەواومان هەیە و ئێمە لە کێڵگەی کوردستان ئێستا بەدەر لەو گەنمەشامی ئەوانە زیاتر لە 6 دۆنم شووتی و کاڵکمان ناشتووە بۆ ئەمساڵ 3 دۆنم چەڵتوکمان ناشتووە و زیاتر لە 28 جۆر کوولەکەمان حازرە بۆ ئەمساڵ بۆ هەفتە بازاری کێڵگەی کوردستان و بۆ علوەکانی سلێمانی و هەڵەبجە و سەیسایق و بتوانین هەر بەروبوومێ لە علوەی سلێمانی زیاد بێت لەگەڵ ئەو برادرانی کە لە علوەی سلێمانی هاوکارمانن دائیمەن بۆ شارەکانی عێراقی بنێرین و زیاتر لە 8 جۆر باینجانمان هەیە زیاتر لە 22 جۆر لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم کاشێخ جەمالی کربچنە کە چەند جۆرێک تۆوی یاومەتەوە ئێمەش خۆمان لە یابان لە بەریتانیا توانیومانە چەند جۆرێکی کەی بەردەستکەین 22 جۆر تەماتەمان هەیە بۆ ئەم ساڵ ئینشەڵای خێنە بەردەستی خۆشەویستانی بواری کشتتوکاڵ 5 جۆر خیارمان هەیە بە جۆرەکانی زەرد و سەوز و سپی و چەند جۆرێکی کە و هەروەها لە بواری کاڵکدا 4-5 جۆر کاڵکمان هەیە بەڕاستی بەروبوومەکانی ئێمە بەدەر لە دار و درەخت و ترێ و ئەمانە بەس لە بواری ترێدا زیاتر لە 25 جۆر ترێمان هەیە بەڕاستی ئێمە ئەوەی کە هاتووە و سێری سەردانی کێڵگەی کوردستانی کردووە لە ڕاستیدا خۆی شایەتی ئەوەی یاوە کە کێڵگەی کوردستان کێڵگەیەکی نمونەیەوە ئەتوانن سەر بەڕاستی یعنی کارێ بکەین کە سفرە و خوانی کوردستان پڕکەین و پێزی بکەین و بتوانین پێویستمان بە هیچ بەروبوومێکی دەرەکی نەبێت و بتوانین ئەگەر ئێمە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و حکوومەتی هەرێممان لەگەڵا بێت بەڕاستی ئێمە هیچمان لەوان ناوێت تەنها و تەنها بازارکردنێ بازارێک بۆ ئێمە بکەن تەنها لە کاتی بەروبوومەکانماندا حدودەکان سنوورەکان بگرن بەڕووی ئەو بەروبوومانەی کە ئێمە هەمانە و بتوانین ئیکتیفای زیاتی ناو بازارەکانی هەرێمی کوردستان بکەین. چەکی کیمیایی یا ئەو ماوادە کیمیانی کە تەنانەت قڕکەرە کشتتوکاڵەکانیش کە ماوادی کیمیاین بەکارهێنرێت ینی کەم تا زۆر کاریگەری جێهێڵێ لەسەر ژینگە لەسەر خاکی ناوچەیەک بەڵام ئەوی ڕاستی بێت تا ئێستا ئێمە بڵێن دراسەیەک یاخود تاقیکردنەوەیەک یاخود بە دوواداچوونێکی زانستی لە بەردەستی ئێمە نییە کە ئەوە پشتڕاست بکاتەوە کە چەکی کیمیایی کاریگەری لەسەر ژینگە و لەسەر خاک و لەسەر ئاوی ئەم منتیقەیە جێهێشت بێت و ینی ساڵانی ڕابردوو قسەیەک لەو بابەتە ئەکرا کە چەند جارێک نمونەی خاکی ئێرە وەرگیراوە و لێکۆڵینەوەی لەسەر کراوە بەڵام تا ئێستا ئەوەی کە گەڕابێتەوە بۆ ئێمە هیچ نەتیجەیەکمان بەدەست نەگەشتووە تا دڵنیا بینەوە لەوەی کە ئایا کاریگەری جێهێشتووە یاخود نا. ئێمە لە ڕاستیدا ئەم کێڵگەیە لەگەڵ سوپاسی زۆرمان بۆ توێژینەوەی سلێمانی و بۆ توێژینەوەی هەڵەبجەوە بۆ توێژینەوەی حتا هەولێر و دوهۆکیش کە بەڕاستی پێیان لە ئێمە نەبڕیوە دووەدائیم بە کێڵگەی خۆیان نەزانن کێڵگەی کوردستان بەڕاستی ئەمە بووە بە سنتەرێکی ئەساسی بۆ هەموو ئەو ئەندازیارە کشتتوکاڵیانە کە برا و عزیز و خۆشەویستی ئێمە و ئەتوانن لەم کێڵگەیە ئێمە سوودبن بین لە زانیارەکانی ئەوان و ئەوانی سوودبن بن لەو ڕئسمال و لەو پارەی کە لەم کێڵگەیە سەرف کراوە بەڕاستی هاوکارێکی تەواو و کۆنداکتێکی تەواومان هەیە لە بینی جوتیارە لە بینی ئێمە و سنتەری توێژینەوەکاندا و لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتیەکاندا و ئێمە وەکو کرێکار وەکو ئەو کەسانی کە ئیش دەکەن وەکو ئەندازیار و وەکو ئەوان زیاتر بەڕاستی کوردی خۆمان کەمترین کار ئەکا لەم کێڵگە کشتتوکاڵیان ئەوە جێگەی داخ و ئەسەفی خۆمانە بەڕاستی وەکو کێڵگە نەک ئێمە ئەو کێڵگانی کە لەم چواردەورانەی ئێمە ئیشەکەن کەمترین کورد ئیشی تێدا ئەکا ئێمە دائیمەن داوا ئەکەین لە کوردەکە بێت ئیشمان لەگەڵا بکە بەڕاستی لەبەر ئەوەی کە نرخی بەروبوومەکانمان دایم کەمە لەگەڵ بژێوی ئەواندا ناگونجێت لەگەڵ ئەوەدا زیاترین بەشداربووی ئەم کێڵگانە بەعام لە ئەو ئاوارانەی کە لە جنوبەوەیان یا ئەوانە ئێمە لەم مینبەرەی جەنابتانەوە داواکارین هەر کەسێک کە بتوانێت بەردێ بخاتە سەر بەردێەوە بتوانێت لەم کێڵگانەی ئێمە بتوانێت بێت کار بکە ئێمە درگامان واڵایە و ئیشی دائیمیمان هەیە بۆ هەر کەسێک بیەوێت بەڵام بەپی ئەو ڕێوشۆنانەی کە خۆمان هەمانە.